یاوەرتا باش بینەروی سەرخۆشویستەکانم خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێ لەگەڵتانم وە بۆ بابەت و باسێکی دیکە لە ئێواری سلێمانی لەگەڵ ئێوەی ئەزیز و خۆشەویست دەبم. میوانێکی بەڕێز لە ستۆدیۆ ئێواری سلێمانیە لە کەناڵی سلێمانی لە لامان کە دەمەوێت باس لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بکەم لەگەڵ بەڕێزیانەوە هەم لە چوارچەوە جیاجیاکانی کۆکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان کە بەڕێز سیروان حەمە شەریف بەڕێزیان یاساناس و شارەزان لە بوار پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەماشەوە بە کۆمەڵێک ورتبینیان هەیە لەو بابەتەدا ڕەنگە بەشێکی زۆری لە لایەنەکانی ژیانی خۆشیانەوە بێ. هەندێک پرسیارم هەیە بە بەسمە لەگەڵیان تاوتویکەم و بۆ ئێوەش ئینشاءالله بەسوود دەبێت. مامۆستا زۆر بەخێر بێن، زۆر خۆشحاڵم کە ئێوە جەنابتان لێرن. کاک سیروان حەمە شەریف ئێوە بەڕێستان هەم وەکو یاساناس هەم وەکو خوێنەرێکی باش لە زۆرێک لە بوارەکاندا ڕابۆچوونتان وەردەگیرێت. جا بەبەستم بوو لەم پرۆگرامش لەگەڵ ئێوە باسێک لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بکەین و هەر لەگەڵ بەخێرهاتنەکەشتاندا لەگەڵ ئەو بابەتە دەست پێ دەکەم لەگەڵتان. بەناوی خۆی گەورە سوپاس بۆ جەنابەت کاکتێریان سڵاو ڕێز و حورمەت بۆ بینەر و بیسەری کاناڵەکەتان لە ڕاستیە. پەنا بەخوا گەجەنەت پرسیارەکان کە ئێمەشەوەی کە بە عیلمی متواضعی خۆمانەوەی کە لە کتێب و لە ئەزمونەوە فێری بووین لێرەوە کەسێک سوودێکمان سوودێک بە کەسێک بگەێنین ئینشاءالله لە خزمەتتان. ئینشاءالله بە هەمان شێوە دەبێت. بەگشتی پەیوەندی کۆمەڵایەتیەکان یەکێکە لەو ناوەیانەی کە بەردەوام دەیبیستینەوە لە ژیانی ڕۆژانەماندا و دەزانین کە چەندە گرنگی هەیە بۆ مرۆڤ. بۆیە ئەمێ پرسیاری ئەوە بکەم پەیوەندی کۆمەڵایەتیەکان چەند جۆری هەیە؟ ئێمە کاتێککە بەو شێوە سەرەکیە لە ژیانماندا ڕنگدانەوەی هەیە. خۆی لە ڕاستیە کارین پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەتوانم بڵێم تەنها یەک جۆر هەیە ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیە. پەیوەندی خزمایەتیە، کوڕ و باوکیە، کوڕ و دایکیە، یعنی مەبەستم مناڵ و دایکیانەوە و باپیر و ئەمانێ. بەڵام ئەگەر ئێمە بە ئەزمموی ژیان بۆمان دەرکەوتوێنی زۆر جار پەیوەندی پەروەردەی لە بواری پەرۆدە و فێرکردن من و جەنابەت هاوڕێیەکمان هەبووە بەستەنها مەکتەبەیەکی بەستیونێتەوە، بەڵام سەیرەکەی بۆ بە پەیوەندیەکی کۆمەڵایەتی ڕۆحیمان بۆ دروست بووە چەندین ساڵ دوایەوە کاتێک کە ئیبینی دڵمان ئەکرێتەوە یان سەردانیەکەین یان پەیوەندی تەلەفۆنی لەگەڵە بەستین. پەیوەندی سەربازی و سیاسی ینی دوو کەسە بین لە شۆڕش لە شاخ بە یەکەوە بوون، دواتر دابەزیونەتە شاخ، خەباتی شاخ نەماوە دابەزیونەتە شار بۆ نمونە لە شار هەرێکیان حیزبێکی جیاوازیان هەڵبژاردووە ئەوی بە مروری زەمانیسان گۆڕانکاری بەسەرایەت سێرەکەی پەیوەندی کۆمەڵایەتیان هەرماوە هەر نەبچڕاوە. بۆ ئەتوانم بڵێم پەیوەندی کۆمەڵایەتی بەشێک لە پەیوەندی ئابووری دوو کە سەیرەکەی مامەڵەیەکیان هەیە بەیەکەوە، دوو کە سەیرەکەیت هاوبەشیەکیان هەیە هاوپشکیەکیان هەیە لە بوارێکە لە پرۆژەیەکە. ئەم پەیوەندی گرتنە ئابووری وای لێ دواترە بێ بە پەیوەندیەکی کۆمەڵایەتی زۆرجار پەیوەندی خێزانی لێ دروستە بێ، زۆرجار پەیوەندی ژن و ژنخوازی لێ دروستە بێ. بۆ یەتوانم بڵێم پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بەشی هەیە، بەڵام وەکەڵێ چەند لقێکە ئەڕژێنە ناو ڕووبارەکەەوە کە دواتر هەمووی پەیوەندی کۆمەڵایەتی دروستەکات. یان پەیوەندی کۆمەڵایەتی پیشەی یعنی جەنابەت میوانێکی بەرنامەکەت هاتووە پەیوەندی دەگەڵی گرتووە هۆگری قسەکانی بوو یان ئەو بە هەمان شێوە بۆ جەنابەت ئەمە وای کردووە پەیوەندیکی کۆمەڵایەتی دروست بێ لە نێوان جەنابەت و ئەوە سیرەکەی دوای چەندین ساڵ دوایەوە هەر بەردەوام بووە. یان پەیوەندیەکی ڕاگەیاندنکاری لە بۆری ڕاگەیاندنە دوو کەس هەر لە ڕاگەیاندنەوە کەسێکە ناسن سیرەکەی لە ڕاگەن و یەکتریە ناسن ئەمە ئەبێ بە پەیوەندیەکی کۆمەڵایەتی دواتر درێژە بێتەوە. کاتە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە شوێکی گشتی کە هەر بتمان بابەتێکی گشتگیرە و ئەوەندە لق و پۆپەکانی دیکە لە خۆی دەگرێت کەواتە ئەم پەیوەندی کۆمەڵایەتی دەکرێت سایە و سێبەر بێ بۆ زۆرێک لە پەیوەندەکانی دیکە کە هەیە. دەکرێت بزانین کە مرۆڤ دەتوانێت پشت بە کامیان ببەستێ لە کاتی پەیوەندیەکاندا بەتایبەت لە ناوچەی بۆ ناوچەیەکی دیکە ڕەنگە ئەمە جیاوازی زۆری هەبێت ئەوەندەی لە ناو کوردەکان ڕەنگە شتێک هەبێت لە عەرەب شتێک هەبێت لە لای تورکەکان شتێکی تر هەبێت. پرسیارەکەم ئەوەیە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە و لەگەڵ ئەو پەیوەندیانی کە لە ژێر سێبەری پەیوەندی کۆمەڵایەتیەکان کامیان زیاتر ڕۆڵ دەگێڕە لە ژیانی ڕۆژانە و بەرکەوتنی کەسەکانە؟ ئەزانی وەک عەرزم کردی هەمویان هەرێکێک لەمانە بەشێک لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان دروست ئەکات هەتا وای لێت پەیوەندی زۆر جار ژن و ژنخوازی دروستە بێ کە لە زمانی کوردەواری خۆمانە پێڵێن خزمایەتی یعنی کەسێکە هاوسەرگیری کردووە لە ناو عەشیرەتێک ماڵێک گوندێک یان شوێنێک پێڵێن وەڵام من خزمایەتیم لەگەڵ هەولێر کردووە، خزمایەتیم لەگەڵ دهۆر کردو یان لەگەڵ ڕانیە کردو یان لەگەڵ دەڤەرێکی ترا کردووە. بۆیە زۆرێک لەوانە ئەتوانم بڵێم یان پرسیارێکی تر بکەین پەیوەندی کۆمەڵایەتی خۆی لە چی ئابینێتەوە تقریبا ئەو پرسیارەکەی جەنابتە. من باوەڕم وایە کاتێک کە ئێمە بەیانێن لە ماڵەوە دەرەچین لەو سڵاوە لە دراوسێکەمانی ئەەکەین لەو کرێکارێ و کارمەندی کۆمپانیا کە یەت سەڵی بەردەرگای خۆڵی بەدەرگاکەمان بەتاڵەکات ئەگەر پەرداخێک ئاوی بینێگە سڵاوێکی لێ بکەین ئەگەر ماندوو نەبوونیەکی بکەین
لەو مارکێتی سەرکۆڵانەکەمانەوە کە پێداویستێکی ڕۆژانەی خۆمانی لەکڕین هەتا ئەگاتە ئەوەی مامەڵەیەکی گەورە ئەگەن پەیوەندی کۆمەڵایەتی لە هەموو ئەمانە خۆیە بینێتەوە ئەتوانم بڵێم فۆرمێکی بدەینە پەیوەندی کۆمەڵایەتی وەک نیتاقێکی قانونی وایە وەک یاسا وایە شکە لەو دەبە ئەوەی کە من و جەنابەت ئەیکڕین یاسا ڕێکی خستووە هەتا گەورەترین ئیشوکار و بزنس و پرۆژە و بواری سیاست و پارلەمانداری لە وڵاتی ئێمە بۆیە پەیوەندی کۆمەڵایەتیش هەموو بوارەکانە گرێتەوە وەک عەرزم کردی لە بەیانیەوە کە ئەڕۆینێ دەرەوە ئێمە زۆر جار گلەیەکەین لە دراوسەیەکی خۆمان ئەڵێن وەڵی دراوسێمانە دیوارمان بە دیوارەوەی بەڵام پەیوەندی کۆمەڵایەتی سفرە بەڵام دراوسێکی ترمان هەیە چەندین ساڵ پێش ئەوە پەیوەندی دراوسێمان بووە پەیوەندی کۆمەڵایەتیمان وا بووە سەردان و بەسەرکردنەوەمان هەر هەیە لەگەڵی بۆیە پەیوەندی کۆمەڵایەتیانی لەو سڵاوە ئەیگرێتەوە هەتا گەورەترین ئیشوکاری ئێمە بەشێکە لە هەمویان و هەمووشان بەشێکن لە پەیوەندی کۆمەڵایەتی چکە تەواوکەری یەکن لە ڕاستیە بەڵێ لە سەردەمی ئێستادا بە مۆدرنبوونی زۆربەی شتەکان و زۆر ئاڵوگۆڕ کە دروست بووە بابەتی عرف و عادەت لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتەکانە چ گۆڕانکارێکی بەسەرهاتوە چەند لە کوێدا خۆی دەبینێتەوە ئێمە چەندێک ئەتوانین لەگەڵ عرف و عادەتەکان توانیمانە پەیوەندی کۆمەڵایەتەکانیش ڕاکێشین خۆی ئەو پرسیارێکی جوانە کە جەنابەت کردت لە ڕاستیە ئایا ئینسان بە سروشت وەکەڵی کۆنەپەرستە کۆنەپارێزە کۆنسەرڤاتیسمی پێڵێن یان نوێگەرە یان حەزی لە نوێگەریە ئێمە ناتوانین بە معنای تەواو لە 100% نوێگەر بین ناشتوانین لە 100% کۆنەپەرست بین چونکە کاتێک کە تۆ کۆنەپەرستە بی دەسەگری بە عرف و عادەت و تەقالیدی کۆنەوە لە سەردەم دواکەوی ناتوانی وەکەڵێ لەگەڵ تەکەیف لەگەڵ گۆڕانکاریەکانی خۆ گونجاندن تەکەیفەکە لە هەمووی گرنگترە و ئەگەر بە هەمان شێوەگر کەسێکی زۆر نوێگەربی ئەسڵ و فەسڵی خۆتی لەبیرە چێتەوە قورئان ینی عیبارەتێکی جوانی هەیە ئەسڵها في الأرض فرعها في السماء ینی درەخت وەکو درەختێک وایە ڕەگی لە زەویایە بەڵام لە قوپۆبەکانی بۆ سەرەوە بۆ ئاسمان ئەکشێتەوە ئێمەش پێویستە وابین پێویستە ئەسڵ و ئەساڵەتی خۆمان لەبیر نەچێت کۆمەڵی عرف و عادەت و تەقالیدی جوان هەیە لەناو ئێمە دەستی پێوە بگرین بەڵام ئاگادار بین ئەگەر لە بوارە پەیوەندی کۆمەڵایەتیان نوێگەریەکان دوا بکەوین ئێمە کەسێکە بین کۆمەلگا بە جێمانەیەڵێ شەپۆلی کۆمەلگا بە جێمانەیەڵێ و ناتوانین وەکەڵێ محارەبێک بین یان هیچ نەبێت سواری شەپۆلەکە بین مانگەێنێتە کەناری ئارام بۆیە بە بڕوای من مرۆڤ پێویستە ینی بەشێکی لە ئەسڵ ئەساڵەت بگەڕێتەوە بەشێکی لەگەڵ نوێگەریەکە بەردەوام پەیوەندی کۆمەڵایەتەکان دەکرێت بزانین یان دابەشێکی بەسەری چ سوودێکی هەیە ئەگەر کەسێک ئەو پەیوەندیانە بپارێزێت زۆر جوانە خۆی لە ڕاستیان مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە ئێمە وەک ڕۆبۆتەکانین وەکو جیازەی بەردەستی جەنابتین وەکەم ئامێرە نین بە تەنها شەحنی بکەیتەوە ئیشی خۆی بکات و یان سیم کارتی تیابێ ئەوانە مرۆڤ لە دوو بەش پێک دێت بەشێکی مادیاتە ئەم جسمەی من و جەنابتە بەشێکی معنەویاتە ڕۆحەکە من و جەنابت نایبینین ئێمە زۆر سەر خەڵکمان بینیوە ماڵ و سەرەتی هەبووە ئۆتۆمبیلی گران بەهای پێ بووە مۆبایلی گران بەهای پێ بووە هەموو ئەمانە لە هیچ کەم نەبووە بەڵام ڕۆحی ماندووە پێویستی بە پەیوەندی کۆمەڵایەتیە لێ بڕۆی مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە بە تەنها مادیات ناتوانێت ژیانی من دابین بکە من پێویستم بە لایەنە ڕۆحیەکەیە لە عیبارەتە قورئانیەکەشە پڕکردنەوەی بەشی ڕۆحی من بەشێکی لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە خۆیە بینێتەوە تۆ سەیری کە جەنابەت بۆچی ئینسان لە کاتی تنگانە لە کاتی ناخۆشیە لە کاتی حتا قسەیەکە ئەڵێن گریان بە وەفاترین هاوڕێی ئینسانە مە بۆ مانە نەکە ئێمە زۆر عاتفی بین بەڵکو واقع گریان لە ناخۆشترین ساتەکانە یەت بۆ لای ئینسان کە زۆر حەماسیەک لە دڵی پڕەوێ ئەوجا گریانێت فرمێتکێتە خوارەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە کاتی ناخۆشیە ئێمە پێویستمان بە هاوڕێیە بە دۆستە بە خزمە کاتێککە مناڵێکمان ئەمرێ کاتێککە دایک و باوکمان ئەمرێ کاتێککە زیانێکەکەین ئۆتۆمبیلەکەمانە سووتێ پێویستمان بۆیە خەڵک بێ دڵخۆشیمان بداتەوە خۆ ئەو خەڵکە هاتووە ئۆتۆمبیلی بۆ نێناوین دایک و باوکی بۆ زیندوو نەکردوێتە مناڵەکە بۆ زیندوو نەکردوێنێتەوە بەڵام ئێمە پێویستمان بۆ شکە ڕۆحمان پێویستی پێێتی بە هەمان شێوە ینی لە کاتی خۆشیە ئێمە کاتێککە مناڵێکمان لە دایکە بێ کاتێککە هاوسەرگیریەکەین حەزەکەین ئیعلانی بکەین حەزەکەین خەڵک بێت لە مناسبەتەکەمانە دیار بێت زۆر بە کورتی ئەرزی جەنابەت بکەم گەورەترین خۆشی من ئەگەر هاوڕێکانم خزمەکانم دۆستەکانم نەیبینن ئەو نەسوودی لێ نابینم ئینسان کاتێک سوودی لێ بینێ کە بواری کۆمەڵایەتیە دەنگ بداتەوە بەشیکە لەگەڵ خۆشەویستەکانی بێ بەشیکە ئەو خۆشەویستەکانم لە ڕاستیە دۆستەکانم هاوڕێکانم خۆشەویستەکانم لە قورئانە فەرمێن لە سەڕا و زەڕا لە خۆشی و لە ناخۆشیە بەشدار من لەگەڵمانە بەڵێ ئەم ڕوونکردنەوەی جەنابەت ئەم گەێنێتە شتێک بۆ سەردەمی ئێستەمان گەنجەکان و لاوەکانی ئێستەمان دەبینین پەیوەندی کۆمەڵایەتیەکان هێشتا پێشووی بچمە بابەتی ئەلکترۆنی و ئەو ماڵپەڕانەی کە هەر بە بەناوی پەیوەندی کۆمەڵایەتیەوە ئەوەندە خزانە ناو خەڵکیەوە لە پەیوەندی ڕاستەوخۆی ژیانیاندا دەبینین جیاکاریکی زۆریان هەیە
هاوڕێی قوتابخانەیان جیایە، هاوڕێی گەڕەکیان جیایە، هاوڕێی کارکردنیان جیایە. ئایا ئەمە ڕەنگە لە کۆندا بەو ڕادێت جیاوازبوونە نەبوو بێت، ئەو دابشکاریە نەبوو بێت. تا چەندێک ئەم جۆرە پەیوەندیە کۆمەڵایەتیە ڕاستە کە کەسێک تەنیا بۆ کارکردن تۆ پەیوەندی تەبێ لەگەڵی، کەسێک تەنیا بۆ دەردە دڵێک تەنانەت دەکرێت لە هەندێک شوێنە لە هەندێک خوێندنەوە توێژینەکانە بینیومە مامۆستاکان یاخود توێژەرە کۆمەڵایەتیەکان دەروونناسەکان وەک هاوڕێیەکی وەکو پەیوەندیکی کۆمەڵایەتی تەنیا خەفەت. ئەمە تا چەندێک ئەم پەیوەندی کۆمەڵایەتیە دروستە؟ زەنی ینی ڕوونکردنەوە پرسیارگەی جەنابەت زۆر جوانە. ئەگەر مامۆستا هاوڕێی قوتابی نەبێ، یعنی زۆر بە ئیجباری وەک ئەڵێ لە ژێر زەخت و زۆرەت ئەوانە فێرە بیت کە ئەمەش سوودی نییە. یعنی بەڵام ئەگەر مامۆستا خۆی بە هاوڕێی قوتابیەکە دانا زۆر یعنی هاوڕێ بە معنای چی؟ یعنی لە خۆشی و لە ناخۆشیە لەگەڵیایەتی. وەک جەنابەت ئاماژەت پێدا ئێمە زۆرێک خەڵک هەیە باوەڕەکەی لە 60ەکان و 70ەکان و ئەوانە عینیوانی کە جیلی بەر لە ئێمن ئێستش هاوڕێی سەربازی خۆیان کە لە جنوبی عێراق لە باشووری عێراق بوون، ئێستش هاوڕێی سەربازی خۆیان هەیە پەیوەندی کۆمەڵایەتیان لێ نەبڕیوە بۆ لە خۆشی و ناخۆشیە بەیەکەوە بوون. یعنی لەسەر قسەی جەنابەت هاوڕێی قوتابی، هاوڕێی خوێندن وەک عەرزم کردی، یان ئەگەر ئەوەی جەنابەت ئێڵێ ئەگەر بەتەنها هاوپشکی دارایی بێ مادی بێ ئەو ناکاتە هاوڕێ، ناکاتە پەیوەندی کۆمەڵایەتی. وەکوی من و جەنابەت بەرنامەیەک پێشکەشەکەین و من ئەڕۆم بەلای کاری خۆم، جەنابەت ڕێ بەلای کاری خۆتەوە. بەڵام کاتێک کە من پرسەیەکمە بێ ئەسڵ من کە جەنابەت دەبینمەوە لە مناسبەتێکا یعنی خۆشیەکم بۆیە ئەمڕۆم بیرەکەوێت وڵا 15/7/2025 من لەگەڵ کاک دیارە بەنامەیەکمان پێشکەش کرد، چێژم بینی لە پرسیارەکانی ئەو کۆمەڵێک یعنی معریفەم وەرگرت، خەڵکێکە بۆ هۆی بەرنامەکەی ئەوە ناسینی پەیوەندی کۆمەڵایەتی. بەڵام ئەگەر وەک عەرزم کردی بەتەنها لە ڕۆمادیەکەەوە سەیری بکەین و نابێتە پەیوەندی کۆمەڵایەتی، ئەو پەیوەندیەکی سەرف مردووە نابێتە پەیوەندی تەواوکەری کاریەکە. ئێمە زۆرێک لە خەڵک ئەبینین لەگەڵ جەنابەت هاوڕێ هەیە، با نەڵێم هاوڕێ هاو پیشەن، بەڵام هاوڕێنین لە بواری تەواوکردنی ئیشی خۆتا سڵاوی لیەکەی ئیش و کاری بەیەکەوە بەڕێکن، بەڵام هاوڕێت نییە. منیش بە هەمان شێوە لە بواری پارێزەرایەتە، لە بواری کاردار و بریکارداریە خەڵکێک هەیە بەتەنها وەکو ئەوەی پەیوەندی حەلەقەی وەسڵی من تەنها پیشەکەمە، بەڵام خەڵکێکی ترم ناسیوە هەر لە بواری ئیشەکەمە جەنابەت ناسیوتە بۆ بە هاوڕێ وین بە هاوڕێ یەک پەیوەندی کۆمەڵایەتی دروست بووە. زۆر جارێک عەرزم کردی پەیوەندی خێزانیش دروست بووە، هاتوچۆ سەردان و مناسبەت دروست بووە. بەڵێ کەواتە ئێستا پەیوەندی کۆمەڵایەتەکان کە بە جۆرێک لاواز بوون، هۆکارێکی دیاریکراو هەیە بۆ ئێستا کە بەو ڕادەیە گۆڕاوە؟ یخوا دەست خۆش بێ بۆ پرسیارە پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆچی لاواز بوو؟ بۆچی ئێمە زۆر جار ئێمە کاتێکە باو باپیرماندا ئەنیشتن بۆ ئێمەیان باسەکەدان و لە سەردەمی ئێمە سێ ئۆتۆمبیل نەبووە، کۆمەڵێک شت نەبووە، ئەمان بە ئەسب لێرۆ ڕۆشتون، ینی سنوورێکیان بەجێهێشتووە لە هەورامان و ڕۆشتون بۆ قەرەداغ بوون و لە قەرەداغ و ڕۆشتون بۆ گەرمیان بۆ شارە زوور، بۆ پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێزتر بوو. بۆ لە سەردەمی ئێمە ئۆتۆمبیلمان هەیە، خان و ماڵی باشمان هەیە، ماڵمان هەیە بە معنای ماڵ. ئەسڵەن تەجروبەت کردووە میوانیمانەوە نەماوە، جاران لە سەردەمی من بەبیرمێت خەڵک هات بۆ ماڵی ئێمە نەئەڕۆشتنەوە، میوان دائەنیشت. پەیوەندی کۆمەڵایەتی بۆچی لاواز بووە؟ یعنی ئێمە با لە بیرمان بێت سێ هۆکار لە ژیانی ئێمە سێ عامل هەیە. کەمالیات ضروریاتمان هەیە، کەمالیاتمان هەیە، وەک عەرەبەڵێ جەمالیاتمان هەیە. ضروریات چییە؟ ضروریات ئەگەر من و جەنابەت باینی ئەڕۆینە دەرەوە لە ماڵەوە، ئەگەر نیۆڕۆ نان نەخۆین، خواردن نەخۆین، ناتوانین بژین، ئەمە ضروریاتە. یعنی بە بێ خواردن و خواردنەوە ئێمە ناتوانین بژین. کەمالیات چییە؟ کەمالیات لەم سەردەمی وەک جەنابەت ئاماژەت پێدا لە سەردەمی ئێمە مۆبایل بووە بە کەمالیات، تەواوکەری ژیانی ئێمە. من بەبێ مۆبایل نامرم، بەڵام مۆبایل تەواوکەری ژیانی منە. ئەی جەمالیات چییە؟ جەمالیات ئەوەیە منم جلوبەرگەم پێویستە جلوبەرگێک لە ڕاستیە بای $20 بێ، بای $30 بێ، بەڵام نایم ئەمە ناکەم چم جلوبەرگێک بای $2000. مۆبایلێکی $30 کاری منەکە، مۆبایلێکی $50 کاری منەکە، ئەمە کەمالیاتە. بەڵام چ مۆبایلێکی $1500 کڕم. یعنی لە پێشدانانی جەمالیات لە پێش کەمالیاتەوە وا لە ئێمە پەیوەندی کۆمەڵایەتیمان خراپە بێ. بۆ چونکە کاتێکا من ئەگەر بە ضروریات ئیکتیفا بکەم، من کەسێکی زۆر دەروون ئاسوودا بم. ئێمە بینیومانە خەڵکەیە کرێکارە زۆر ئاسوودەیە، دەوڵەمەندەکان حەسوودی پێ بن، ئەڵێن خۆزگەم بەو ژیانت لە کاتێکا ئەو جەمالیاتی نییە، هەنێجار کەمالیاتیشیان نییە، نە ئۆتۆمبیلیان هەیە، نە مۆبایلیان هەیە، بەڵام بڕۆ لە ماڵەکەی ماڵێکی سادەیە، بەڵام هەست بە ئاسوودەیی ئەەکەی. بۆ ئەو سەرەتا ضروریاتی داناوە، پێداویستەکانی داناوە، دوای ئەوە کەمالیاتەکانمان ئەگەر ئێمە وەک پلەی پەیژەی قادرمە سەیریکەینەوە، پەیژەیەک سەیری بکەین، ضروریاتمان کرد، دواتر کەمالیاتمان کرد. ئەوجا ئەگەر جەنابەت پێێتوە دیارە بەپێی ئاینیش، حتا ئەو کەسێک کە سەرۆت و سامانێکی زۆریە ئەسڵ وایە پێوەی دیار بێ، ینی نابێ
کەسێک جوانکاری هەندێک شت پیرۆزیشی بێ بە مەرجێک یعنی خوا نەکردە پۆز لێدان نەبێ بەسەر من و جەنابتا خۆ دەرخستن نەبێ بەسەر من و جەنابتە وەگەرنا کۆمەلگاکەی کامەڵە بێ کۆمەلگا کاتێک کامەڵە بێ پارێزەرجی پارێزەری لەبرا بێ ڕاگەیاندنکار کامیرەونەکەی بەدەستەوە بێ مامۆسای ئاینی جلی مەلایی لەبەرا بێ مامۆسای زانکۆ بە هەمان شێوە بەتەنها ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتی لاواز کردو خاڵێکی سەرەکی بە بڕوای من ئەوەیە ئێمە جەمالیاتەکانمان خستۆتە پێش کەمالیاتەوە کەمالیات هەندێک جار لە ضروریات بە گرنگتری ئەزانین کەوانیە لە ڕاستیە بۆی ئەوەی کە گرنگە ینی پێویستە لە ڕاستیە وەک عەرزم کردی ئێمە ضروریاتەکان بگرین و دوای ئەوە کەمالیاتەکانیش پیرۆزمان بێ و کەسێکیش ئەگەر هەیەی خێچەکە با ئۆتۆمبیلەکەی ئەو بای 100,000 دلار بێ پیرۆزی بێ بەڵام من با لاسایی ئەو نەکەمەوە کە من لاسایی ئەوم کردەوە ژیانم قورسە بێ ناتوانم لە دایکم لە خزمم لە کەس و کارم حتا وەک پێویست نامپەژێ سەر مناڵەکانم و بۆیە ناچارم شەفتێک دوو شەفت سێ شەفت کارەکەم بۆی کۆمەڵێک شت باجەکەی ئەدەم لە ڕاستیە بەڵێ بابەتی تۆڕە کۆمەڵایەتەکان و بەکارهێنانی هەم مۆبایلیش و هەم ئەو تۆڕانەی کە کراونەتەوە بۆ دروستکردنی هاوڕێیەتی بۆ ئەوەی کە کەسێک بتوانێت پەیوەندی هەبێت پێش ئەوەی باس لە کارساتەکەی بکەم کە لە ئێستا هەمومان ئەتوانین بڵێن بەرجەستەی بووین ئایا لە ژیانی ڕاستەقینەدا دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی ئەوەنە گرانە تاکو کەسێک ناچار بێت پشت ببەستێت بە شتێکی وەهمی نەبینراو لە پشت مۆبایلێن هاوڕێی مەجازی بەڵێ ینی لە ژیانی ڕاستەقینە ئەوەنە قورس بووە تۆ کەسێک بتوانی هاوڕێتی لەگەڵ بەستی تاوکو ئێمە چونکە هەندێکمان هەیە بەڕاستی کەسانێکی زۆر وەک دەڵێن خۆیان کۆمەڵایەتین کەسانێکی ئەرێنین ڕووخۆشن بەڵام لە ژیانی ڕاستەقینە لە ناو خزم و کەس و ماڵەکەی خۆیانە بێدەنگ دانیشتوون ئایا بۆچی ئەمە دروست بووە لەم سەردەمە خۆی ینی بابەتێکی زۆر جوان و ڕۆژان سیرەکەی زۆر جار ئێمە جەژنوان بینیوە باوەڕەکەی من خەڵکم بینیوە هەر بەیانی زوو جەژنە پیرۆزەی کردو کاتێکە ڕۆی بۆ ماڵگەی هەڵنەساوە لە خەو ینی بۆ معنانە خەبەری نەبوو تۆ خەبەری بۆ تۆ بەڵام چلی جەژنی ئامادە نەکردو لە کاتێکا جەژن بۆنەیەکی تەواو کۆمەڵایەتیە ئەسڵەن ئەوەی بۆنەیەکی کۆمەڵایەتیە بۆنەیەکی ئاینی نییە بۆیە ناخۆشیێک لە نێوان خزمەکانە هەبێت دراوسەکانە هەبێت تۆ کۆتایی پێبێنی پەیوەندی کۆمەڵایەتی دروستەکەی تۆ سەردان باوەڕەکەی کاک دیاری ئەو میوانانەی کەیەتە ماڵی من و جەنابەت طبعا ئەو کەیت خۆی خەفەتێکی داڵغەیەکی ئەڵێ وڵاشم بۆ ماڵی کاک دیاری چم ماڵی سیروان حەمە شەریف یەتە ماڵی ئەمە ئاسوودە ئەبێ ئەو ئەڕاتە دەرۆکە ئەڕات چەندێک ئاسوودەیە منیش لە ماڵ و نە ئاسوودەم لە ڕاستیە بۆ وەک عەرزم کردی ڕۆحی ئەمە پێویستی بەوەیە بۆیە بابەتە ئەلکترۆنیەکان دەتوانم بڵێم بەشێکی تەواوکاری پەیوەندی کۆمەڵایەتیە بەڵام ئەگەر ئێمە بە جێگرەوەی پەیوەندی کۆمەڵایەتی دابنین ئەوە باوەڕکە تووشی نەخۆشی دەرونیە بین زۆرمان چونکە وەک عەرزم کردی حتا پەیوەندی کۆمەڵایەتی ئەگەر لە ڕێگای مۆبایلەوە بێ ئەوەندەی من لەگەڵ خزمێکی خۆمە بە تۆماری دەنگی ینی بە ڤیدۆ قسە بکەم چێژێکی زیاتری هەیە وەک لەوەی بە دەنگی قسە بکەم ئەوەی بە دەنگ تەلەفۆنی بۆ بکەم قسە بکەین بە یەکەوە بەڕێی مەسنجەرەوە بێت نەک نامەیەکی بۆ بنێرم زۆر جارین تۆ نامەی جەژنە پیرۆزە کە بۆ مانیە دەڵێن وڵا برادێکەوە تهدید کولی کردەوە بۆ هەمومانی نردووە زۆر چێژی لێ نبینی بەڵام کۆمەڵێک خزممان هەیە یعنی پەیوەندیمان بۆکە پەیوەندی پێواکەین ئەگەر نەشمان پەژێت سەردانی بکەین بە ڕێگای تەلەفۆنی بە وێنە لە ڕاستیە بە تۆماری دەنگی ئێمە ئاگاداریەکەین پەیوەندیمان لێکە بێ بۆیە بە بڕای من پەیوەندی کۆمەڵایەتیەکان تۆڕە کۆمەڵایەتەکان من 22 ساڵ بەر لێسا لە ساڵی 2023 لەو کاتەوە کە مۆبایل تازە هاتبوو لە ڕاستیە من و جەنابەت نەمانەتوانی مۆبایل بەکار نێنین وانە بەڵام مۆبایل ناشتوانین مۆبایل بە جێگرەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان دابنین چونکە ئەو کاتە کەسێکی يعني احتراما لروي جنابت احترام لروي بيناري برنامج جنابت كسيكي من نال منافقين كمنافق لزماني عربيه جواز ولا مزدوج كسيكي مزدوجين مزدوج شيء يعني لا ارادي شيء كم بلا منافق او من زمان ما ميشه خرابه خوي لا اصلا لجاني الروجاني من امنوك باريزريك شان صاله 22 صاله او صاله باريزريت يكم من ڕاستگۆ نەبووم لەگەڵ خۆما من ڕنگ بە ئیلتیزاماتی ئاینیم نەبێ من خەڵکم بینیەوە جەنابش بینیوت بەڵام کاتێک واڵی ئەکاونتەکەی بینین ژمارەکەی بینین سێرەکەن بەس ڤیدۆی مامەسای ئاینی داناوە بەس قورئانی داناوە بۆیە زۆر جارۆ کەسێکی مزدەویش دروستەکە بەڵام ئەگەر وەک عەرزم کردی بۆ تەواوکاری بەکاری بێنین بەڵێ تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشێکە لە پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی کۆمەڵایەتەکەی ئێمە بەهێز دەکاتەوە نایەڵێ هاوڕێ دوورەکانمان لە قەڵاتجێ لە هەورامانە لە پێنجوێنە لە شلێرە لە دەرەوەی وڵاتە ناڵێ لە یەکدا ببڕین بۆچی ینی پرسیاری لە خۆمان بکەین کاک دیاری بۆچی کاتێک من بابەتێک ئەنووسم زۆر بابەتێکی حەیەویە بابەتێکی چێژبەخشە باسی سیاسەتەکەم باسی خراپی باری دارایی خەڵکەکەم باسی موچە ئەەکەم جەناب و زۆرێک لە هاوڕێکانم لایک و کۆمنتی بۆ نانووسن بەڵام وێنەیەکی خۆم دانیم کشەکەم دانیم زۆرترین لایک و کۆمنتی بۆیت بۆ چونکە وێنەکە سرف بابەتێکی کۆمەڵایەتیە ڕەنگە ئەو برادرانە هاوڕان نەبن لە لایەنە سیاسیەکە لەگەڵ منە
22 ساڵە ئەو بەرنمەیەکی ترێ من بەرنمەیەکی ترمێ بەڵام لە بۆرە کۆمەڵایەتەکە لایکی کچەکەمەکە لایکی کوڕەکەمەکە لایکی وێنەکەی خۆمەکە چونکە مەغزایەکی سیاسی نییە سەرمان مەغزایەکی وەکەڵێ مەغزایەکی کۆمەڵایەتی هەیە بۆیە زۆرترین کاردانەوەیە بێت بەڵێ بە جۆرێکی در دەمیست پرسیاری ئەمەش بکەم هەر لە پەیوەندی کۆمەڵایەتەکاندا ئەمە خەڵک لەگەڵ ئەوەی لە ئێستادا پەیوەندی کۆمەڵایەتی کەمە هاتوچۆ زۆر کەمە چوونە ماڵی یەکتر زۆر کەمە بەڵام هەر بە بۆنەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانەوە فزول و حەزکردن بە زانینی لایەن کۆمەڵایەتەکانی بەرامبەر زۆر زیاد بووە بە نمونە خەڵکی هەمیشە بەدوای ئەوەی حەز دەکا بزانێت کەلوپەلی مەتبەخ و ژووری دانیشتنی فڵانە کەس چۆنە شێوازی وێنەگرتن و جلوبەرگی کەسێکی کە چۆنە ئەوە گەشتەکانی و سەفەرکردنی و هەڵبژاردننی بۆ خواردنەکانی یەکتر چۆنە ئەمە لە سەردەمی ئێستا کە ئەمانە خۆی لەنێو پەیوەندی کۆمەڵایەتی یەک دەبینەوە دەکرێت بڵین لە هۆکار ڕەبوو بنەما گەورە بەهێزکەرەکانی پەیوەندی کۆمەڵایەتی بێ بەجیا زۆر خەڵک حەز دەکا بیزانێ ئەوەندەی کە پێشتر دەکرا مەسەن کەسێک بچێتە ماڵی یەکی کە بەڕێستان دێنە ماڵی من جوانترین خواردنتان بۆ دابنێم بەڵام ئێستا نەخێ ڕەنگە تەنها ئەوە بێ حەزکەین سێرکەین لە مۆبایلەکەەوە شۆیەک بێ ئەمە هۆکارەکەی بۆچییە حەزی مرۆڤەکانە بەرەو تەنیایی بوون و تەنها خۆ دەرخستن یاخود ئەوەیە لە بەری پەیوەندی کۆمەڵایەتەکە شێواوە و لیان تێکەڵ بووە خۆی ئێمە لەبیرمان نەچێت مامۆستاگیان ماڵ هەرێکێک لێمە ماڵی هەیە بەڵێ ماڵ پێویستە شوێنی ئاسوودەیی خۆم بێ سەرەتا ئەوجا میوان شوێنی ئاسوودەیی بێت بۆ میوانێکم مەگەر هات گرنگ ئەوەیە من لەسەر بەڕێیەکی کوردی دانیشتوم بەڵام بەڕوویەکی خۆشەوە جاران کوردەواری قسێکی جوانیان هەبوو یانوت خوڵک و تۆڕکین بێ نان و جۆین بێ یعنی گرنگ نییە نانەکەت چۆنە گرنگ ئەوەیە چکە من لە ئەسڵا گەر خواردن بێ لە بازار خواردن زۆرە لە ماڵی من و جنەبتە خواردن زۆرە ئێمە ئەچین بۆ پەیوەندی کۆمەڵایەتی ئەچین ماڵ پێویستە ینی بۆ خۆ فەرزکردنی خاوەن ماڵ نەبێ بەسەر منە ئێستا بەداخەوە بەشێک لە ماڵەکانی ئەمە بووە بەوەی شۆیەکە وەک جەنابەت ئاماژەت پێدا ئەوەندەی فەرزکردنی هەیمەنەی خاوەن ماڵە بەسەر میوانە ئەوەندە دەرگاکردنەوە نییە بەڕووی پەیوەندی کۆمەڵایەتیە من ناڵێم هەموو ماڵێک بەشێک لە ماڵەکان ئەسڵەن ینی پرسیارێک لە خۆمان کەین بەپێی ئاینی ئیسلام زیادە ڕۆیکردن کارێکی باش نیە چەند شوێنە قورئان باسی کردووە بۆچی زیاد بۆ نمونە من میوانی کاک دیاریم جەنابەت ئەزانی من ڕنگ بێ خواردنی من ڕانە مریشکێک بێ جەنابەت جایز نییە بۆ من حیوانێک سەربڕی ئاژەڵێک سەربڕی زۆر سێ چوار نوع شیرینی بێنی سێ چوار نوع میوە بێنی بۆ ڕنگ بێ جەنابەت دەڵێ کاکە من تاجرم من بازرگانم من هاتووشەی سڵینەکەم من سەرۆت و سامانم زۆر ئەسڵەن سیروان حەمە شەریف ئەوەی من بۆ تۆ یەکەم هەر هیچ نییە بە 22 ڕۆژ بە 2 ڕۆژ من دەریێنمەوە بەڵام لە ئەسڵاوان نییە کاتێک کە من میوانداری جەنابەتەکەم و ڕەنگ بێ من ئەو ئیمکانەتە مادیەم نەبێ وەک جەنابەت کە ئەوەم نەبوو ئەو کاتە لە پەیوەندێکی لارە سەنگ دروستە بێ جەنابەت فەرزی خۆتەکەی بەسەر منەکە ئەڵێم جەنابەت مەبەستم تێگەشتنە خاوەن ماڵەکە فەرزی خۆیەکە بەسەر میوانەکە بۆیە دائیمەن حتا ژن و ژنخوازی لەگەڵ کەسێکا بیکەی هاوشانی جەنابەت بێ پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ کەسێکا بیگیری هاوشانی جەنابەت بێ ئەسڵەن ئەو خواردنی کە جەنابەت بۆ منیە دەی من هەوڵە دەم دیسان کاتێک کە جەنابەت میوانم بووی بەو شێوازە ڕێزت لێ بگرمەوە خواردنت کاتێکە من نامتوانم ئەوت بۆ بکەمەوە هەست بە نەقسەکەم هەست بە شکانەکەم هەست بە داڕوخانەکەم ماڵی ئێمە پێویستە ینی بەڕاستی دیوەخانی ئێمە ماڵی ئێمە بۆ شۆ نەبێ وەک جەنابەت ئاماژەت پێدا ماڵێک بێ من خۆم باوەڕەکەی من لە ماڵی خۆمان ینی زۆر جار برادر لە تۆڕی کۆمەڵایەتیەکان و بینی ماڵەکەمی بینیوە ژوورەکەم بینیوە ئەوە سیروان حەمەشەی تۆ بۆچی تو تاقمخانەفە ناکڕی بۆ ژوورت یوتمە من بەوە ئاسوودەم من چێژ لەوە ئەبینم جەنابەت کە میوانی منی نیو سعات لە ماڵی منەمێنی تۆش ڕۆژێک لە ماڵی منەمێنی تۆ ئەتوانی بەو شێوازە دانیشیت وانە من شۆ ناکەم خۆ ڕەنگە ڕۆژێکیش بێ من و جەنابیشت بە هەمان شێوە مۆبیلە ئەوە بکڕین بەڵام مەبەستم لەوەیە ئێمە بۆ خۆمان بژین بەرەوەی بۆ خەڵک وانە بەرەوەی بۆ خەڵک بژین زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ دەمێ شتێکی کە باسکەم لە هەر لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان تا چەند ئاساییە کورتکرێنەوە لە نێوان بەشداریکردنی خۆشی و ناخۆشەکان تەنها زۆرێک دەبینیم پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان ئەوەندەیە خوا نەکردە تعزێکیە بێ سەردانی دەکا خەنە بەندانێک مارەکردنێک شتێکی کچ و کوڕێکی هەبێ و ئەویش یان یادێکی لە دایک بوونی هەبێ تا خۆی لە سەردەمی زۆر ئەمە پەیوەندی کۆمەڵایەتی نەبوو ئەمە ناچاری بوو یعنی نەئەکرا من و جەنابەت لە خۆشی و ناخۆشیە بەدەم یەکۆ نەبوونی وەک عەرزم کردی قورئانە فەرمی لە سەڕاء و زەڕاء هەر ناکرێن لابوو دەبێ من بەشدارم لەگەڵ بەڵام پەیوەندی کۆمەڵایەتی لەمە فراوانتر بوو هاتوو چۆ بوو سەردان بوو ئەسڵەن ئەڕۆشتین بۆ میوانی تا سەعات 11 شەو هەڵمە ئەساین چێژمان لێ ئەبینی مناڵ لەوێنە قڕەقڕیە کرد
من لەبیر ڕۆشتم بە ماڵی خزمێکی خۆمان مامۆسایەکی زۆر بەڕێزە کشەکەم کانی مناڵ بوو بەسەر خانەفەکە ئێمە خانەفەمان نەبوو بەسەر خانەفەکە هەڵقۆن کێ کرد منیش زۆر تاریخ بوومەوە ئەو مامۆسایەک بوو مناڵی نەبوو تەمەنیە بوو خانەنشین بوو وتم کانی گیان عاقڵ بە کانی گیان دانیشە من تەقدیرێگر مامۆسام شیر خزمی خۆمە ئیسەروتی کانی گیان عاقڵ نەبی کانی گیان دانەنیشی کانی گیان هەڵقۆن کێ بکە وازی لێبێنم مناڵ ئەبێ وەک مناڵ هەڵسوکۆت بکە پەیوەندی کۆمەڵایەتی لە ئیستا بەڵام بەداخەوە لە بەرەوەی کە ژیان بەڕاستی بە ئێمەش هەر هەجوی پەیوەندی کۆمەڵایەتیەکان نەکەین ژیان ئاڵۆز بووە ژیان قورس بووە من و جەنابەت مناڵەکەمانە بێ بخێنە خوێندنەوە جاران مەی قوتابی بووین کە یەکی 6 خوێندن تەواوە بوو ئیتر کتێب و دەفتەر هەمان فڕەدا ئەڕۆشتین بەلای دەشت و دەر و سەیران و گەشت و گوزاری خۆمانەوە بەڵام ئیستەوانیە ئیستا مناڵی فەقیر تەلەبەی فەقیر ئەبێ هاوین لە خولابێ پێنجشەمە و جومعە ئاگادار بێ بابەتی بۆ بێ مامۆسای تایبەتی بۆ وەگرین ئەمە وای کردووە قوتاب مناڵەکەمان ئەنێرینە پەیمانگای ئەهلی خوێندنی ئەهلی زانکۆی ئەهلی کولفەیەکی زۆر لەسەر ئێمە کەوتووە بۆیە پەیوەندی کۆمەڵایەتیەکەمان تا ڕادێک لاواز بووە عەرزم کردی ئەو نوێگەریە بوو ئەو داهێنانە بوو ئەو بەجیهانی بوو نەبوو کە هاتە ناو ئێمەوە ئێمە ناتوانین لێی دابڕین بۆیە لە حاڵی ئیستا مناڵێ مەگەر پەیوەندی کۆمەڵایەتی ناڵێن بەتەنها کورتی بکەینەوە لەوانە بەڵام هیچ نەبێ نابێ ئەوانە بەجێ بێڵین کە جەنابەت وتێ نابێ ئەوانە فەرامۆش بکەین لە خۆشی و ناخۆشیە هاوپشت بین هاوبەشدار بین لە کاتێکا زۆر شتمان باس کرد کە وتمان لە کۆندا هەبوو ئێستا بوونی نەبووە با باسی هەندێک لەو شتانەش بکەم کە لە کۆندا نەبووە و ئێستا بە ڕێژێکی زۆر جۆرێکی دیکە ڕوونتر بڵێم زۆر جار لە خەڵکی دەبیستین بە تایبەت بە تەمەنەکانمان بۆم سەردەمە هەمووی دووچاری کۆمەڵک نەخۆشی درێژخایانن بێزار و بێتاقەتن لە ماڵەکانی خۆیان دەڵێن جاران ئێمە لەگەڵ یەکترا بووین کەس ئاگای لە نەخۆشی نەبوو کەس بێتاقەت نەبوو کەواتە دەکرێت بتەواوەتی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی زۆربوونی نەخۆشیە درێژخایانەکان دڵتەنگی و بەداخەوە زۆر جار ینی لە ئێستا بە ڕێژێکی زۆر هەواڵی خۆکوشتن و هەندێک بابەت دەبیستین دەکرێت بڵین ئەمە پەیوەندی کۆمەڵایەتەکان بتوانێت چارەسەرکەرێک بێت دەگەر بێتەوە ناو خێزانەکان خۆی من بمبورە لەبەرەوە باگراوەندێکی ئاینیم هەیە ئەوە حەقی خۆمە بە مەرجێک خوانەکە دەست و کایەتی و بێڕەزی بە کەس نەکەم حەقی خۆمە یعنی لە ئاینا شتێک هەیە بۆچی حکمەتی چییە من زۆر دابیرم لەوە کردووە فەلسەفەی چییە نوێژی جەماعەت خێری 20 نوێژیە خێری نوێژی بە کۆمەڵ نوێژێکە من بۆ خوای بکەم لە ماڵی خۆما بێ لە مزگەوت بێ لەم ستۆدیۆ جەنابەت بێ ئەسڵەن من باوەڕم وایە لە هەموو تەمەنما یەک جار سوژدە بەرم بۆ خوا خوایەتی خوا و عەبدایەتی خۆم ئیسپات بکەم ئیتر تەواو کافیە من ئەرکی خۆم بەجێهێناوە بەڵام نوێژ لایەنێکی ڕۆحی هەیە ئەسڵەن پەیوەندی کۆمەڵایەتی خێری ئەوەی نوێژی جەماعەت خێری زیاتری هەیە ئەوەیە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێزە بێتەوە یەک کۆمەڵ دراوسێ مزگەوتمانەیە کاڕۆین کاکدیاری دیار نییە بۆچی دیار نییە وڵا کاکدێری خوانەکە دە مناڵێکیان نەخۆشە ئادەی جەماعەت با بچین سەردانی ماڵیان بکەین ها پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز دەکاتەوە یعنی خێرەکە لەوە نییە کە من بە کۆمەڵ نوێژ بکەم و تەواو بدۆیەوە بڕۆمە دەرەوە سڵاو کەس نەسڵاو بکەم و نەخوا حافظ دەم خۆش خێرەکە لەوایە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان بەهێز بکاتەوە یعنی بۆیە زۆر جار یعنی ئاینی شەرتەواوکەری پەیوەندی کۆمەڵایەتیەکانە بەهێزکەری پەیوەندی کۆمەڵایەتیەکانە بەڵێ دەستان خۆش بێت کاک سیروانگیان دەمەوێت بۆ کۆتایی پرسیاری خۆم کەم و هەم کاتی کۆتایی پرۆگرامەکە بدەمە بەڕێستان و لەگەڵ تێبینی خۆتانەتان بێ سەبارەت بەوەی کە چی بکرێت ئەو هەنگاوانە چین باشترە بۆ خێزانی ئێستا کە بتوانە پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەهێز بکات و بیگەێنێتە ئاستێک لانی دەرونی لە پاڵلایەنە جەستەیەکەی باش ببێت هەر بۆ وەڵامی پرسیارەکەی پێشوشت لە ڕاستیە خەڵکمان بینی وای من خزمان هەبوو من و جەناب تەمان بە تەمەنی 80 ساڵ بۆ 90 ساڵ بووە یادگەیەکی هەبووە بیرۆشێکی بۆ زۆر مهم بووە ماشەڵڵا یعنی زۆر بەهێز بووە یعنی کاتێک کە قسەی کردوونە ئاسان بووە قسەکانی دەربڕێ من پێمان سیر بوو من و جەناب زۆر جار ناوی هاوڕێکانمان لەبیرەچێتەوە ناوی هاوپیشەکانمان لەبیرەچێتەوە بۆ ئاڵۆزبوونی ژیانەوە کە عەرزم کردی یان فراوانبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە جاران پەیوەندی کۆمەڵایەتی من و جەناب دیان باوباپیری ئەمە کەس بوو لاواز بوو نەک بە معنە لاوازی بەرتەسک بوو بەڵام پەیوەندی من و جەنابەت فراوان بۆ تۆ یعنی زۆر من و جەنابەت کەسێکە بینی سڵامان لێکە کاکە بۆ نامناسی من تۆ لە فەیسبوک هاوڕێین ئێخۆ حەقی شێتی لە ڕاستیە ئەو بەشداری خۆشی و ناخۆشیەکانی من و جەناب دەکا بەڵام من و جەنابەت پەیوەندیەکانمان ئەوەنە زۆرە فراوان بوو ئێمە چی بکەین پەیوەندی کۆمەڵایەتەکانمان لاواز نەبێ یان متەمەسیک بن پەیوەندی بکەین وەڵی من خاڵی کۆتایی هەر ئەواڵێمەوە ئێمە پێویستمان بە کەمالیاتە پێویستمان بە ضەروریاتە و کەمالیات و جەمالیاتیش تا ڕادیە ئێمە جوانکاریەکان نەخەینە سەر تەواوکاریەکانەوە
پێداویستیەکانمان سەر و هەموو شتێکەوەی ئێمە خەڵکی غەزا بینین ئێستا سەرئەگرن بۆ ژەمێک خواردن ئیسرائیلەکانیش تەقیان لێکەنیان کوشن گوێ بەوە نادا جلوبەرگی چییە ئەسڵەن مۆبایلی پێی نییە بەس ئێوێ خواردنیەک وەربگرێ شۆربایەکە بینی ئەرژێ بەسەر مناڵێکە ئینسانی خاوەن ویژدان دەرونی ئاسوودە نابێ بەدەستی و دەرونی ئازاریەدا بەڵام وازدا هەموو شتێکەکەینێ وازدا شعوری خۆی نەڵێ بەس خواردنم تێر بێ بۆ ئەو ضروریاتی پێویستە ئێمە پێداویستەکانمان لەسەر و هەموو شتێکەوەیە دوای ئەوە تەواوکاریەکانمان دوای ئەوە ئەگەر هەمان هەبوو جوانکاریەکانمان جەمالیاتەکانمان ئەگەر جەمالیاتمان پێش کەمالیات بخەین ئەگەر بمانێ ماڵەکەمان شوێنێکی شۆبێ ئەگەر بمانێ میوانەکە هات ئێمە بە مهم بزانێ بە مهم لێمان بڕوانێت دڵنیا بە پەیوەندی کۆمەڵایەتیمان خراپە بێ پەیوەندی کوڕ و دایک پەیوەندی هاوسەر زۆر جار باوەڕکە هاوسەرەکان پەیوەندی کۆمەڵایەتیان بۆ بە کۆمنت نووسین بۆ یەکتری من ناڵێم بە زۆری بەڵام هەیە دڵنیا بە یعنی ئەسڵەن ئەگەر من لەگەڵ هاوسەرەکەم پەیوەندیم خۆش بێ لە ماڵەوە ماڵێکی ئاسوودە بم پێویست نییە لە مۆبایل و ڕسمی خۆم هاوسەرەکەم دابەزێنم بڵێم من و هاوسەرەکەم بینمان خۆشە ئەوە لە بابی ئەولایە ئەگەر من لەگەڵ هاوسەرەکەم ئێمە لەگەڵ هاوسەرەکانمان پەیوەندیمان خۆش نەبێ لەگەڵ کێ پەیوەندیمان خۆش بێت ڕاستە دەستەکانتان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ بەڕێستاندا سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان بۆ وەڵامەکانتان شتێک مەبەستان بووێ باسیکەن من نەمپرسی بێت کات دەدەمە جەنابتان سوپاس بۆ دەرفەتەکەی جەنابەت من سڵاو ڕێزم هەیە لە ڕاستیە پەیوەندی کۆمەڵایەتی بەشێکی تەواوکاری ڕۆحی ئێمە وەک عەرزم کردی بەشێک ئەمە بەشێک لە جسمی ئەمە مادیاتە پێویستمان بە ئاو و خۆراک و جلوبەرگ و مۆبایل و کەمالیات و جەمالیاتە بەڵام بەشێکی ترمان شاراوەیە قورئانە فەرمێ وەنەفەخت فیه من ڕوحی لە ڕۆحی خوا ئەم ڕۆحە پێویستی بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان پڕێکاتەوە بەشێکی پەیوەندی کۆمەڵایەتیەکان وەگەرنا مادیات ناتوانێت مادیات و معنەویاتی من پڕبکاتەوە بەڵێ دەستەکانتان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم سوپاسانەکەم میوانی پرۆگرامەمان بەڕێز سیروان حەمەشەریف بوو یاساناس و هیوادارم کە سوودتان بینی بێت لە وەڵامەکان و هەروەها ئەم پرۆگرامە دەرفەتێک بوو بێ بۆ جارێکی دیکە بەیادهێنانەوەی یادگەی هەر یەکێک لە بینەرە بەڕێزەکانمان چونکە دڵنیام لەگەڵ باسکردنی ئەم بابەتانە هەر کەس لە جێی خۆی کۆمەڵک بابەتی دیکەی بەبیر دێتەوە هیوادارم ئێمە هۆکار بووبین بۆ ئەوەی ئەو دۆست و خۆشەویستانەتان بیرخەینەوە کە ڕەنگە ماوەیەک بوو بێ سەردانتان نەکرد بێتن یاخود بەپێی پێویست لەگەڵیان نەبوو بن بۆ هیوای هەمومان پەیوەندی کۆمەڵاتیەکانمان پتەوتر بکەین هەر شاد بن.